لەیەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای فرانس و هەریری میوانداری حدودی دواوەی ڕیزبەندی بەبێ خاڵ کرد. لەگەڵەوەی بارانبارین بە درێژایی یاریەکە بەردەوامی هەبوو، بەڵام کوڕانی هەولێر بە ئاستێکی بەرز دەرکەوتن و لە خولەکی سێزدا بە گۆڵێک لە ڕێگای یوسف بن سۆدەی تونوسی پێشکەوتن کەوا هەڵۆ فایق دروستکەری بوو. هدف للقلعة الصفراء، تقدم أربيل، شوف الكرة، شوف الإعادة عالية، وبالتالي تمرير بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم و لە خولەکی چلوویەک جارێکی دیکە کوڕە گەرمیانیەکە هەڵۆ فایق گەڕایەوە و ئەسیستێکی بۆ کۆڵن ئەندەرسۆنی جامایکی کرد و ئەویش ئەنجامەکەی بۆ هەولێر دوو هێندە لێ کرد. لە نیوەی دوم و دوای بەشداریکردنی بە شێوەی یەدەک شێروان کوردستانی تاکە یاریزانی کوردیانەی حدود توانی لە خولەکی 65 گۆڵێک بۆ تیپەکەی بەرامبەر یانەکەی پێشووی تۆمار بکات و جیاوازیەکە بۆ گۆڵێک کەم بکاتەوە. لە دوا خولەکەکانی یاریەکە هەڵۆ بە ئەسیست هاتریکی کرد و یوسف بن سۆدەش گۆڵی دومی خۆی لە یاریەکە تۆمار کرد و هەولێریان کردە خاوەنی گۆڵی سێیەم. یاری بە 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی هەولێر کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر کۆی خاڵەکانی بۆ 14 خاڵ بەرز کردەوە و چووە خانەی پێنجەمی ڕیزبەندی. حدودی تووشی هەشتم شکستی بە دوایە کات و حەوداڵی تاکە خاڵێکە چونکە هیچ خاڵێکی نییە و لە کۆتایی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.